قورئانەکەم مەی ڕووناکی ژینم بە نووری تۆیە گەر من ببینم نەغمەی جەننەتی خوڕپەی بەناوی خوای بەخشندە و میهرەبان. ئامادەبوانی بەڕێز میوانانی خۆشەویست، خوشک و برایان، مامۆستایان و بەرپرسانی حیزبی و حکومی، بەناوی دەستگای نووری حیکما بۆ پەروەردە و ڕۆشنبیری لقی کۆیەوە بەخێرهاتنێکی گەرمتان دەکەین و سوپاسی ئەرک و ماندووبوونتان بەرز دەنرخێنین و کا لە دوور و نزیکەوە هاتوون و خۆشحاڵین بە ئامادەبوونی ئێوەی خۆشەویست. هەمووان بە خۆشحاڵیەوە لێرەوە ئامادەین بۆ بەڕێوەچوونی ئاهەنگی دەرسوونی کۆمەڵێک لە قوتابیانی دەستگاکەمان بۆ وەرگرتنی مۆڵەتی جوان خوێندنەوەی قورئانی پیرۆز و زانستی تەجوید و لەبەرکردنی بەشێک لە قورئانی پیرۆز. سەرەتای دەستپێکی ئاهەنگەکەشمان دەڕازێنینەوە بە چەند ئایەتێک لە قورئانی پیرۆز کە دەخوێندرێت لەلایەن قوتابی دەستگاکەمانەوە. ئەحمەد حەچیم مەلازادەوە با بفەرمێت. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم الحمد لله الذي أنزل على عبده الكتاب ولم يجعل له عوجا قيما لينذر بأسا شديدا من لدنه ويبشر المؤمنين الذين يعملون الصالحات أن لهم أجرا حسنا ماكثين فيه أبدا وينذر الذين قالوا اتخذ الله ولدا ما لهم به من علم ولا لآبائهم كبرت كلمة تخرج من أفواههم إن يقولون إلا كذبا فلعلك باخع نفسك على آثارهم إن لم يؤمنوا بهذا الحديث أسفا إنا جعلنا ما على الأرض زينة لها لنبلوهم أيهم أحسن عملا وإنا لجاعلون ما عليها صعيدا جرزا أم حسبت أن أصحاب الكهف والرقيم كانوا من آياتنا عجبا إذ أوى الفتية إلى الكهف فقالوا ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا فضربنا على آذانهم في الكهف سنين عددا ثم بعثناهم لنعلم أي الحزبين أحصى لما لبثوا أمدا نحن نقص عليك نبأهم بالحق إنهم فتية آمنوا بربهم وزدناهم هدى وربطنا على قلوبهم إذ قاموا فقالوا ربنا رب السماوات والأرض لن ندعو من دونه إلها لقد قلنا إذا شططا هؤلاء قومنا اتخذوا من دونه آلهة لولا يأتون عليهم بسلطان بين فمن أظلم ممن افترى على الله كذبا وإذ اعتزلتموهم وما يعبدون إلا الله فأووا إلى الكهف ينشر لكم ربكم من رحمته ويهيئ لكم من أمركم مرفقا وترى الشمس إذا اطلعت تزاور عن كهفهم ذات اليمين
وإذا غربت تقرضهم ذات الشمال وهم في فجوة منه ذلك من آيات الله من يهد الله فهو المهتد ومن يضلل فلن تجد له وليا مرشدا وتحسبهم أيقاظا وهم رقود ونقلبهم ذات اليمين وذات الشمال وكلبهم باسط ذراعيه بالوصيد لو اطلعت عليهم لوليت منهم فرارا ولملئت منهم رعبا وكذلك بعثناهم ليتساءلوا بينهم قال قائل منهم كم لبثتم قالوا لبثنا يوما أو بعض يوم قالوا ربكم أعلم بما لبثتم فابعثوا أحدكم بورقكم هذه إلى المدينة فلينظر أيها أزكى طعاما فليأتكم برزق منه وليتلطف ولا يشعرن بكم أحدا إنهم إن يظهروا عليكم يرجموكم أو يعيدوكم في ملتهم ولن تفلحوا إذا أبدا صدق الله العظيم. خدای گەورە پاداشتی خێری کاک ئەحمەد بداتەوە. تۆ ئەی قورئانە پیرۆزەکەم، ئەی ڕووناکی ڕێگەی ژینم، بەڵێن وابێ تا بمێنم، هەر بەڕێزەوە بتخوێنم. ڕێگات بۆ ڕوون کردم، بە ئاسانی فێرت کردم، گوڵی بۆن خۆش بچێنم، دڕکش لە ڕۆح دەربهێنم. بەڕێزان ئێستاش گوێ دەگرین لە وتەی یاریدەری بەڕێوبەری دەزگای نوری حیکمالقی کۆیەوە مامۆستا دانا فەتحی با بفەرمێت. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وصل الله وسلم وبارك على صادق الأمين محمد السيد الأولين والآخرين وعلى آله وأتباعه أجمعين إلى يوم الدين. أما بعد آمد بواني زيادة آزيز ولدلا شيرين سلام و رحمتي خدا دڵتان بکا بە مەنزڵگا و بە خێر بێن سەرسەر و سەرچاومان. خۆشحاڵتان کردین بە ئامادەبوونتان لە ئاهەنگی خنجیلانەی تازە سەرنانی تاقمێک پێشدای بابیان لە دنیا و پێش قیامەت. ئامادەبوونتان دوو باتکەرەوەی ڕاستی واقعی و خەمخۆریتانە بۆ کتێبی خوای بەرز و باڵا دەست و بەرنامەکەی. ئازیزان، دەزگای نوری حیکما بۆ پەروەردە و ڕۆشنبیری ناوێکی گونجاوە دەقا و دەق لەگە ناوەکەی. ئەم دەزگایە وەک ماڵێکی گەورە و دایکێکی بەسۆس دەرگای واڵایە لە بەردەم هەموو شەیدایانی ڕێگەی ڕۆشنبیری و حیکمت لەژێر ڕۆشنایی کەلامی خوای پەروەردگار يؤتي الحكمة من يشاء ومن يؤتي الحكمة فقد أوتي خيرا كثيرا وما يذكر إلا أولو الألباب. بێجیاوازی کردن و ڕەچاوکردنی دەنگ و ڕەنگ و ئینتیما چەندین ساڵە لە خزمەتی شارەکەی حاجی و مەلای گەورە و سەرجەم شار و شارۆچکەکانی کوردستانی ئازیزماندایە. ئێمەش وەک مامۆستایان و دەستەی کارژێری دەستگا بە شانازی ئیفتیخارەوە بەڵێنی مادوونەناسی و سەرەتا لە خزمەت سەرچاوەی حیکمت دانایی کە خودای حەکیم دایناوە و دواتریش لە خزمەت جەنابتاندا نوێ و چەمپات دەکەینەوە. خۆشەویستانم، تاجی سەرمان صلی الله عليه وسلم دەفەرمێت من لم يشكر الناس لم يشكر الله. ئەوەی سوپاسی خەڵکی نەکات سوپاسی پەروەردگاریشی نەکردووە. بۆیە جێگای خۆیەتی کە ئاماژە بەوە بکەین ئێمە دوای فەزڵ و منەتی خوای گەورە قەرزار و منەتباری چەند لایەنێکین لە نێو بەندەکانی خوا، لەوانە دەستگا ئەمنیەکان و بەتایبەت دەستگای ئاسایشی شارەکەمان هەموو ئەو کەس و لایەنانەی کە دەست بارگر و یارمەتی دەرمان بوون
خۆیان پشکدار کردووە لەم خێر و بەرەکەتە جا بەلایەنی مادی بێت یان معنەوی خوای گەورە پاداشتیان بداتەوە ئینەه لا یضیع ئەجر المحسنین بیریشمان نەچێت دەستگا خاوەنی کۆمەڵێک مامۆستای فێرکاری قورئانی پیرۆزە کە بە حەق ئەوان فرموودەیەکی پێغەمبەری خاتم عەلەیه و ئەفضل الصلاة و ئەتم التەسلیم کە دەفەرمێت خەیڕکم من تعلم القورئان وعلمه ئەوان بێ ئەوەی چاوەڕوانی کەمترین پاداشتی دنیایی بن بە هەموو توانایەکیانەوە لە هەوڵی گەیشتندا بوون بە کاروانی بەرجەسەکارانی فەرموودە شیرینەکەی سەروەرمان محەممەد صلی الله عليه وسلم لە کۆتایی قسەکانیش مندا ڕوو دەکەمە خوێندکارە دەرچووەکان ئەو ئاەتەی خوای پەروەردگاریان بەبیر دەخەمەوە کە دەفەرمێت الذين يتلون كتاب الله وأقاموا الصلاة وأنفقوا مما رزقناهم ينفقون سرا وعلانية يرجون تجارة لن تبور دوعام سربرزي وسرفرازيتانا لدنياي فاني وباقيدا دوبارە بەخێرهاتنی ئێوەی ئازیز و خۆشەویست دەکەم السلام عليكم ورحمة الله خدای گەورە پاداشی مامۆستادانا بداتەوە خدای باڵادەست و زۆر بەتوانا و سەرمایەدار ویستی ڕووناک بکاتەوە شەوە زەنگی شێواوی تار لە بەرزایی ئاسمانەکان وەک خەڵاتێ ناردیە خوار ئەم قورئانە پڕ لە پەندا بۆ پێغەمبەری نازدار ئێستاش وتاری سەرۆکی دەستگای ڕۆشنبیری نوری حیکمە زۆر بەڕێز دکتۆر عەبدوڵڵا با بفەرمێت بۆ پێشکەشکردنی وتارەکەی الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم إن هذا القرآن يهدي للتي هي أقوم ويبشر المؤمنين الذين يعملون الصالحات أن لهم أجرا كبيرا آمد واني بريز بنابي بران بالأنجمني كارجيري پڕ بەدڵ بە خێراتنتان دەکەین خوای گەورە پاداش خێرتان بداتەوە و هەروەها دەستخۆشی لە یەکە کارجێڕیەکانی قایم قامیەتی قەزای کۆیە دەکەم لە بۆ کاراسانیان بوار ڕەخساندنیان لە بۆ لقی دەستگاکەمان کە بتوانی وەکو ڕێکخراوێکی کۆمەلگای مەدەنی کار و چالاکیەکانی خۆی ئەنجام بدا دەستیان خۆش بی و هەروەها زۆر دەستخۆشی لە برایان و خوشکانم دەکەم لە ئیدارە و مامۆستایانی لقی کۆیە لە بۆ کار و چالاکی و ماندبوونیان خوای گەورە پاداشتی خێریان بداتەوە خوای گەورە لەو کەسانەیان بژمێری کە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمی خەیڕکم من تعلم القورآن وعلمه و هەروەها زۆر پیرۆزبایی لە قوتابی بەڕێزەکان دەکەم لە برایان و لە خوشکان کە دیارە تەمەنێکیان لە خزمەتی قورئانی پیرۆز لە بەسەر برد خوای گەورە لێیانی قبول بکە و بەردەوامیان پێ ببەخشی تاوەکو هەموو قورئانی پیرۆز لە سینجی خۆیان دەپارێزن و هەروەها دەبنە کەسێکی خۆڕەوشت قورئانی و دەبنە خێر و بەرەکەت لۆ خۆیان و لۆ دەور و بەریان بە پشتیوانی ڕەب العالەمین و هەروەها دەستخۆشی لە خێرخوازان دەکەم کە لە خزمەتی ئەو پرۆژە پیرۆز و مبارەکەدان خوای گەورە ئەجر پاداشتیان بداتەوە خوای گەورە بەرەکەت بخاتە ماڵیان و منداڵیان و ئەضعاف مضاعف لە دنیا و لە قیامەت پێیان ببەخشیتەوە بەڕێزان دیارە دەستگای نوری حیکمە لە ساڵی 2007 لە سەردەستی چەند مامۆستایەکی بەڕێز هاتە دنیا لە هەولێردا یەکەم جار نووسینگەی سەرەکی کردەوە دواتر ساڵ بە ساڵ پەرەی سەند و لەبەرەو پێشچوون بوو تاوەکو ئێستا لە ساڵی 2019 بە فەزلی خوای گەورە خاوەنی 12 لقی فەرمی و هەروەها 3 لقی ئەزمونیە و ڕەزاشمان وایە و هەوڵیشی لۆ دەین کە لە هەموو شار و شارۆچکەیەکی هەرێمەکەماندا خوای گەورە پشتیوان بی لقێکی لێ بکەینەوە تاوەکو هەموو کون و کەلەبەرەکانی وڵاتەکەمان ڕۆشن بیتەوە بە نوری قورئانی پیرۆز بەڕێزان دیارە دەستگای نوری حیکمە بە فەزلی خوای گەورە مۆڵەتی فەرمی هەم لە هەرێمی کوردستان و هەم لە بەغدا الحەمدولله بەدەستهێناوە پەیام و ئەو مەنهەجەی کەوە نوری حیکمە لەسەری دەڕوا بریتیە لە پەروەردەکردن و ڕۆشنبیکردنی قورئانی
بەو شێوەی هەوڵ دەدەین لە خزمەتی کۆمەڵگای کوردەواری خۆمان دابین تاوەکو لە نەتیجەدا تاکێک لە کۆمەڵگاکەماندا کە لە هەردوو توێژ مەبەستمانە هەم لە کوڕان و هەم لە کچان و هەروەها هەم لە منداڵ و هەم لە نەوجەوان و هەم لە گەنجان تاکێکی لێ پەروەردە بکەین کەوا لە بۆ خوا سولحاوبی لە بەینی خۆی و خوا سوبحانه وتعالى و لە خودی خۆی کەسێکی دەروون پاک و دەم پاک و دەست پاک و داوێن پاک بی و هەروەها لە بۆ کۆمەڵگاکەشی کەسێکی چاکەکار و ببی تەمایەی خێر و بەرەکەت لە ئەو کۆمەڵگایی کەوا تێیدا دەژێ کاتێکەوە رب العالمین وصفی پێغەمبەر دەکا صلی الله عليه وسلم وإنك لعلى خلق عظيم بەبێگومان یا رسول الله لەسەر خوڕەوشتێکی بەرزی کاتێک کە لە دایکمان عایشە خوای لێ ڕازی بی دەپرسن دەربارەی خوڕەوشتی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمی کانە خلقه القورآن خوڕەوشتی پێغەمبەر صلی الله عليه وسلم قورآن بوو کەواتە خوڕەوشتی بەرز بە شاهێدی رب العالمین خوڕەوشتی ئەو کەسەیە کەوا پەروەردەی قورآنی پیرۆزە هەتا تەماشا دەکەی ئەو عیباداتانەی کەوا حەقێکی خوایە لەسەر بەندەکانی لە نەتیجەدا دەبی تەمایی پاککردن و هەروها بەرزکردنی خۆڕەوشتی ئەو تاکە تەماشا دەکەی کاتێکەوە خوای گەورە باز لە نوێژ دەکاتن کە لە دوای ڕوکنی شەهادەتەین گەورەترین ڕوکنە دەفەرمی إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر نوێژ کاتێکەوە نوێژە خوای گەورە سبحانه وتعالى بەو شێوە لە بەندەوەری دەگری ئیتر ئەو نوێژەیە دەبی تەمایەوەیکەوە ئەو کەسە لە خراپەکاری بجێڕیتەوە کاتێکەوە باز لە زەکات دەکات دەفەرمی خذ من أموالهم صدقة تطهرهم وتزكيهم بها کەواتە ئەو زەکاتەیە دەبتەمای پاکبوونەوەی ناخ و دڵ و دەروون و هەروەها پاکبوونەوەی خۆڕەوشتی ئەو کەسێکەوە زەکات دەدا کاتێکەوە باز لە بە ڕۆژی بوون دەکا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون تاوەکو تەقوا لە دڵ و دەروون دروست بی و لە ئاکار و لە کردار و گفتارت ڕەنگ بداتەوە وەکو پێغەمبەری سەروە صلی الله عليه وسلم دەفەرمی هەر کەسێک واز لە قول الزور والعمل به واز لە قولی درۆ و بوختان نهێنێ ئەوە خوای گەورە چ کاری بە بەڕۆژی بوون بە برسێتی و تێنیاتی ئەو کەسە نییە و هەروەها کاتێکەوە باز لە حەز دەکرێت كاتك باز لحز ذكره فمن فرض فيهن الحج فلا رفث ولا فسوق ولا جدال في الحج كوا تبراستي همو أو عباداتنا لنتيجة لو أوي كوا براستي خوروشتي بندا فاكو تساق بيتن هم لبو خوي هم لبو دورو بريشي إتر خلاصي بيامي دزقا بريتيا لوي كوا هول ددين بو پرورد و روشنبيريا قرآنيا کۆمەڵگاکەمان بەختەوەر بکەین بەختەوەری دنیا و قیامەت و هەوڵ دەدەین لەژێر سایەی قورئانی پیرۆز تاکێکی چاک و چاکەکار پەروەردە بکەین کە ببتەمایەی خێر و بەرەکەت لۆ خۆی و لۆ دەوروبەری ئیتر لە خوای گەورە دەپاڕێینەوە خوای گەورە بە نووری قورئان ئەم خاک و وڵاتەمان ئاوەدان بکاتەوە ئەوەی گرفت و ناخۆشی و ئاشوبە خوای گەورە لە ناومانی نەهێڵێ إنه ولي ذلك والقادر عليه وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين خدای گەورە پاداشتی کاکتۆر بداتەوە قورئانە ڕێنمای یەکەم تیشکی خۆر و مانگە شەوە بۆ هەموو مرۆڤایەتی موژدە بووی هاتیە سەرزەوی ئەو دڵە نوستوەی من بەهۆی تۆ هاتە خەبەری بەرەو لوتکەی سەرکەوتون چوم لە ژیانێکی نزم و نەوی ئامادەبوانی بەڕێز ئێستاش لایەن چەند خوێندکارێکی دەستگاکەمانەوە سوورەتی ئەلمەسد بە شێوەیەکی ئاماژە پێکراوە پێشکەشتان دەکەین فەرموون بابەیەکەوە بیبینین أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم تبت يدا أبي لهب وتب ما أغنى عنه ماله وما كسب سيصلى نارا ذات لهب وامرأته حمالة الحطب في جيدها حبل
خدای گەورە پاداشتی هەمویان بداتەوە. زۆر گەڕام بەناو گوڵزاری بەهار، زۆر گوڵم بینی ناسک و نازدار، نەمدی وەک قورئان دڵ بکاتەوە، غەم و پەژارەی دڵ بشواتەوە. بەڕێزان ئێستاش ئەو مامۆستایانە با بفەرمونون بۆ وەرگرتنی بڕوانامە و دیاری و ڕێزلێنان لایەن دکتۆر عەبدوڵڵا و پێشکەشیان دەکرێت. خیزانستی تۆ ئەی دڵەکەم، یاسای ژیانم دەستوری بوونم، یاسای ژیانم دەستوری بوونم، خۆشەویستینێ و دڵ و دەروونم، خۆشەویستینێ و دڵ و دەروونم، لە کۆڕی یاران شەوقی تۆ باسە، لە نێو سینەمدای چەشنی هەناسە، لە کۆڕی یاران شەوقی تۆ باسە، لە نێو سینەمدای چەشنی هەناسە، ذکری حەکیمی بۆ دڵ دەرمانی، نوری هودای تۆ تاجی سەرمانی، ذکری حەکیمی بۆ دڵ دەرمان. بەڕێزان ئێستاش داوا لا قوتابیانی مۆڵەت پێدرا بە ڕیوایەتی حەفس و شوعبە دەکەین با بفەرمون بۆ وەرگرتنی مۆڵەتەکانیان. سەرەتا مامۆستا سالار با بفەرمون بۆ پێدانی مۆڵەتەکانیان. نەغمەی جەنەتی خوڕپەی دڵەکەم، باخی زانستی تۆ ئەی دڵەکەم، یاسای ژیانم دەستوری بوونم، یاسای ژیانم دەستوری بوونم، خۆشەویستینێ و دڵ و دەروونم، خۆشەویستینێ و دڵ و دەروونم، ئارامی گیانم تیماری دەرم، تاقە شیفای تۆ بۆ ئاهی سەردم، ئارامی گیانم تیماری دەردم، تاقە شیفای تۆ بۆ ئاهی سەردم، قورئانەکەم ئەی چراکەی دینم، ساڕێژی هەرچی ژان و برینم، قورئانەکەم ئەی چراکەی دینم، ساڕێژی هەرچی ژان و برینم، قورئانەکەم ئەی ڕووناکی ژینم، بە نووری تۆیە. بەڕێزان ئێستاش داوا لا قوتابیانی لەبەرکردنی قورئانی پیرۆز دەکەین کە چەند جزئێکیان لا قورئانی پیرۆز لەبەر کردەوە با بفەرمونە سەر تەیش. بەڕێزان ئێستاش داوا لە بنەماڵەی ئەو قوتابیە بەڕێزان دەکەین کەوا قورئانی پیرۆزیان لەبەر کردەوە با بفەرمون بۆ ڕێزلێنانیان. ڕووناکی ژینم بە نووری تۆیە، گەر من ببینم نەغمەی جەنەتی خوڕپەی دڵەکەم، باخی زانستی تۆ ئەی دڵەکەم، یاسای ژیانم دەستوری بوونم، یاسای ژیانم دەستوری بوونم، خۆشەویستینێ و دڵ و دەروونم، خۆشەویستینێ و دڵ و دەروونم، لە کۆڕی یاران شەوقی تۆ باسە، لە نێو سینەمدای چەشنی هەناسە، لە کۆڕی یاران شەوقی تۆ باسە، لە نێو سینەمدای چەشنی هەناسە، ذکری حەکیمی بۆ دڵ دەرمانی، نوری هودای تۆ تاجی سەرمانی، ذکری حەکیمی بۆ دڵ دەرمانی، نوری هودای تۆ تاجی سەرمانی، قورئانەکەم ئەی ڕووناکی ژینم، بە نووری تۆیە گەر من ببینم
نغمەی جەنەتی خورپەی دڵاکەم باخی زانستی تۆ ئەی دڵاکەم یاسای ژیانم دەستوری بوونم یاسای ژیانم دەستوری بوونم خۆشەویستینێ و دڵ و دەروونم خۆشەویستینێ و دڵ و دەروونم ئارامی گیانم تیماری دەرم تاقە شیفای تۆ بۆ ئاهی سەردەم ئارامی گیانم تیماری دەردم تاقە شیفای تۆ بۆ ئاهی سەردەم قورئانەکەم ئەی چراکەی دینم ساڕێژی هەرچی ژان و برینم قورئانەکەم ئەی چراکەی دینم ساڕێژی هەرچی ژان و برینم قورئانەکەم ئەی ڕووناکی ژینم بە نووری تۆیە. ئێستاش داوا لە مامۆستا سالار دەکەین و تەیەکەیە پێشکەشمان بکات. فەرموو مامۆستا سالار. بسم الله الرحمن الرحيم وبه نستعين. لە قوڵایی دڵمەوە بە خێراتنی گشت بەڕێستان دەکەم هیوادارم خوای گەورە بەرەکەت بڕژێنی بەسەر کار و هەڵسوکەوتی ژیانی ڕۆژانەی هەموو لایەکمان. ئەوەی ڕاستی بی پێم خۆش بوو ئاماژە بە بابەتێکی بکەم هەرچەندە ئێمە موسڵمان ئەو ڕۆژەمان هەر لە پێشە، بەڵام زۆر خۆشە ئینسانی موسڵمان بەر لەوەی بچیتەوە لای خوای گەورە لە هەگبەکەیدا شتێکی باش هەبێت. زۆر بەداخەوە حەز ناکەم جارێکی کە دڵی ئەو دایک و باوکە ئازیزە بریندار بکەمەوە، بەڵام ئێمە وەکو وەفایەک پڕ بەدڵ هەست و خۆشەویستی خۆمان دەردەبڕین بۆ ئەو قوتابیە بەڕێزەی کە بەهۆی حالەتێکی نەخوازرا و بەڕاستی کەس لەو قەنەعەتەیدا نەبوو، کۆچی دوایی کرد لە لای مەبوو، زۆر زۆر غەمبارین، هاوخەمی خۆمان دەردەبڕین. بەڕاستی قوتابیەکی بە ئەمەک بە وەفا، قوتابیەکی ژیر و لێهاتوو، داواکارین لە خوای گەورە تەعویز لە بۆ داک و بابی بکاتەوە، هاوکاری ژیانیان بکات و ساغ و سەلامەتی دنیا و دوا ڕۆژیان بکاتن. ئەویش ئەو قوتابیە بەڕێزە ناوی خاتو شاگوڵ بوو، خاتو شاگوڵ عەبدولمەجید، خوای گەورە ئیشاءالله بە بەهەشتی پان و بەرینی شاد کردیە. هیوادارین هەمووشمان لەو ڕێگایەدا بە دین و ئیمان و بەشی خوشکان زیاتر بەو سەرپۆشەی کە لە سەریانە بگەڕێنەوە لای پەروەردگاریان. وەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله. خدای گەورە پاداشتی مامۆستا سالار بداتەوە. بەڕێزان ئێستاش دوو قوتابیمان کە ناوە پیرۆزەکانی خوای گەورەیان لەبەر کردووە با بفەرمن. نسألك يا من هو الله الذي لا إله إلا هو الرحمن الرحيم الملك القدوس السلام المؤمن المهيمن العزيز الجبار المتكبر الخالق البارئ المصور الغفار القهار الوهاب الرزاق الفتاح العليم القابض الباسط الخافض الرافع المعز المذيب السميع البصير الحكم العدل اللطيف الخبير العليم العظيم الغفور الشكور العلي الكبير الخفيض المقيت الحسيب الجليل الكريم الرقيب المجيب الواسع الحكيم ودود المجيد الباعث الشهيد الحق الوكيل القوي المتين الولي الحميد المحسن المبدئ المعيد المحيي المميت الحي القيوم الواجد الماجد الواحد الصمد القادر المقتدر المقدم المؤخر الأول الآخر الظاهر الباقي الوالي المتعالي بر التواب المتقي العفو الرؤوف مالك الملك
به شيء وهو السامي والبصير. تای گەورە پاداشتی خێریان بداتەوە. بەڕێزان ئێستاش داوا لە قوتابیانی مۆڵەتی تەجویدیان مۆڵەتی تەجوید ئەو قوتابیانی کە مۆڵەتی تەجویدیان وەرگرتووە با بفەرمونون بۆ وەرگرتنی مۆڵەتەکانیان. سەهلە نێو سینەمدای چەشنی هەناسە ذکری حەکیمی بۆ دڵ دەرمانی نوری هودای تۆ تاجی سەرمانی ذکری حەکیمی بۆ دڵ دەرمانی نوری هودای تۆ تاجی سەرمانی قورئانەکەم مەی ڕووناکی ژینم بە نوری تۆیە گەر من ببینم نەغمەی جەننەتی خوڕپەی دڵاکەم باخی زانستی تۆ ئەی دڵاکەم یاسای ژیانم دەستوری بوونم یاسای ژیانم دەستوری بوونم خۆشەویستی نێو دڵ و دەروونم خۆشەویستی نێو دڵ و دەروونم ئارامی گیانم تیماری دەرم تاقە شیفای تۆ بۆ ئاهی سەردم ئارامی گیانم تیماری دەردم تاقە شیفای تۆ بۆ ئاهی سەردم قورئانەکەم ئەی چراکەی دینم ساڕێژی هەرچی ژان و برینم قورئانەکەم ئەی چراکەی دینم ساڕێژی هەرچی ژان و برینم قورئانەکەم ئەی ڕووناکی ژینم بە نوری تۆیە گەر من ببینم نەغمەی جەننەتی خوڕپەی دڵاکەم باخی زانستی تۆ ئەی دڵاکەم یاسای ژیانم دەستوری بوونم. ئێستاش سد بەهرا چەپکێ گوڵی ڕێزنان دەداتە بەرپرسی خوشکانی دەستگای ڕۆشنبیری نوری حیکما لە قیکۆیە با بفەرمێن. دەروونم خۆشەویستی نێو دڵ و دەروونم. بەڕێزان لە کۆتاییدا سوپاسی ئەرک و ماندووبوونی هەموو لایەکتان دەکەین بەخێر بن سەر چاومان. قورئانەکەم ئەی ڕووناکی ژینم بە نوری تۆیە گەر من ببینم نەغمەی جەننەتی خوڕپەی